وێڕای وەشداریەکانی چین لە کۆتاییدا سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی ئەمریکا سەردانەکەی بۆ دوورگەی تایوان ئەنجامدا و زەبەلە ئابوووریەکەی جیهانی لە ئەمریکا تووڕە کرد. چاودێرانی سەربازی و ئابووری جیهان ئاماژە بۆ ئەوە دەکەن بەهای تایوان بۆ ئەمریکا هێندە زۆرە تا ئەو ڕادەی گرەوی لەسەر بکات و کەشتیە جەنگیەکانی بۆ بجوڵێنێت. ئێستا تایوان یەکێکی دیکەیە لە خاڵە ناکۆکیەکانی نێوان چین و ئەمریکا. چین بە بەشێکی خاکەکەی دەیناسێنێت و ڕایگەیاندووە ئەگەر پێویست بکات هێز بۆ گەڕانەوەی تایوان بەکاردەهێنێت. ئەمریکاش وەک گەوهەرێک لە زەریای هێمندا دەیبینێت و ئامادە نییە دەستبەرداری ببێت. هەروەها ڕایگەیاندووە ئامادەیە هێز بۆ بەرگری لە تایوان بەکاربێنێت ئەگەر پێویست بکات. تایوان تەنها 140 کیلۆمەتر لە چینەوە دوورە. گەروی نێودەوڵەتی تایوان بەهێڵێکی ناوەندی چین و تایوان لە یەکتر جودا دەکاتەوە. بەهۆی ئەوەش گەرویەکی نێودەوڵەتیە چەندین جار کەشتیە جەنگیەکانی ئەمریکا پەیدا تێپەڕ بوون. چاودێرانی سیاسی پێیان وایە تایوان بۆ ئەمریکا گرنگە. ئامانجی سەردانەکەی سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی ئەمریکاش جەختکردنەوەیە لەسەر بایەخدانی ئەمریکا بە تایوان و ئاماژەیە بۆ دەستبەردار نەبوونی لەو نیمچە دوورگەیە لە زەریای هێمندا. لەلایەکی دیکەوە تایوان تەنها 140 کیلۆمەتر لە دوورگەکانی یابانەوە دوورە کە هاوپەیمانی سەرەکی ئەمریکایە. هاوکات 900 کیلۆمەتر لە کۆریای باشوورەوە دوورە کە دیسان ئەو وڵاتەش هاوپەیمانی ئەمریکایە و ئەمریکا پابەندە بە پاراستنیانەوە. جگە لەوەش تایوان خاڵێکی گرنگە بۆ ئەو بنکە و کەشتیە جەنگیانەی ئەمریکا کە لە ئاوەکانی زەریای یەمن و باشووری یابان و نزیک فلیپین جێگیر کراون و نزیکن لە دوورگەی گوامی ئەمریکاوە کە خاکی فەرمی ئەمریکایە لە ناوچەکەدا. شارەزانی سەربازی پێیان وایە بوونی تایوان وەک وڵاتێکی نیمچە فەرمی وای کردووە. ئەمریکا ئازادانەتر لە ئاوەکانی زەریای یەمندا کەشتیەکانی هاتوچۆ پێ بکات بۆ پاراستنی هاوپەیمانەکانی لە ناوچەکە و جێگیرکردنیان لە زەریای هێمندا. گەرچین دەست بەسەر تایواندا بگرێت ئەمریکا ئەو شێوەی ئێستا بازنەی فراوانی بەدەستەوە نامێنێت بۆ پاراستنی هاوپەیمانەکانی وەک یابان و کۆریای باشوور و وڵاتانی باشووری ڕۆژهەڵاتی چین. جگە لەوەش بە جێگیرکردنی سیستەمی بەرگری ئاسمانی موشک هاوێژەکانی لە تایواندا چین دەتوانێت مەودای موشەکەکانی بۆ 140 میل درێژ بکاتەوە و تەواوی یابان و کۆریای باشوور و بنکە و کەشتیە سەربازیەکانی ئەمریکا لە زەریای هێمن و دوورگەی گوام بخاتە نێو مەودای موشەکەکانیەوە. ئەوەش کاریگەری ڕاستەوخۆی لەسەر جوڵە و هاوکاریەکانی ئەمریکا بۆ هاوپەیمانەکانی لە ناوچەکەدا دەبێت. جگە لە ڕاهەندی سەربازی بابەتی ئابووری دیوێکی دیکەی چیرۆکەکەیە و تایوان ساڵانە بە بەهای 662 میلیارد دۆلار بەرهەمی ناوخۆیی هەیە. پێشبینیش دەکرێت تا ساڵی 2025 ئابووریەکەی 190 گەشە بکات. هەروەها ئێستاش لە ڕیزبەندی دەیەکەمی ناوبەشانی ئابووری ئەمریکایە و لە 5 ساڵی ڕابردوودا بە بەهای 245 میلیارد دۆلار ئاڵوگۆڕی ئابووری لەگەڵ ئەمریکا هەبووە. لەگەڵیشیدا ئەو وڵاتە ئەو بەشێکی سەرەکی بەرهەمە تەکنۆلۆجیەکانە لەگەڵ ئەمریکا.